يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ئینسان لە ژیاندا زۆر جار کتێبێک سەرنجی ڕادەکێشێ کە لێی نووسراوە کلیلەکانی سەرکەوتن لە ژیاندا، یان لە بواری گەشەپێدانی مرۆییدا خەڵکانێکی زۆر بەشداری ئەو خولە ڕاهێنانانە دەکەن کەوا مرۆڤەکان فێر دەکەن چۆن لە ژیاندا سەرکەوتوو دەبی. وتاری ئێمەش لەم جومعەیەدا بە پشتیوانی و ویستی خوای پەروەردگار لەژێر ناونیشانی کلیلەکانی سەرکەوتن لە ژیاندا چین. بەڵام ئێمە دەچینە خزمەت قورئانی پیرۆز، ئەچین لە ژیانی پێغەمبەرانەوە سەلامی خوایان لەسەر بێ کلیلەکانی سەرکەوتن لە ژیانی مرۆڤدا دەستنیشان دەکەین. ئەچینە خزمەت گەورەمان سەیدنا موسا عەلەیهی السەلام، لە ژیانی گەورەمان موسا پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ چەند دەرسێک لە کلیلەکانی سەرکەوتن لە ژیاندا وەردەگرین. قورئانی پیرۆز ئەوەندە بەخشندەیە، ئەوەندە کەریمە، کاتێک کە ئینسان دەچێتە خزمەتی و چەند ئاەتێکی کەم دەخوێنێتەوە، ئەوەی کە خەڵکی لە چەندین مجەلەدات کتێبدا نووسیویەتی، خوای پەروەردگار لە چەند ئاەتێکی کورتی پوختی قورئاندا بۆ ئێمەی ئیمانداری بەیان کردووە، بەڵام ئەبێ لێی ورد بینەوە، نەک هەر بیخوێنینەوە، تەدەبوری لێ بکەین و تێبگەین. خوای پەروەردگار باسی موسا پێغەمبەرمان بۆ دەکات، دەفەرمێ ولما بلغ أشده آتيناه حكما وعلما وكذلك نجزي المحسنين. لسورة القصص آياتي 14 دەفەرمێ کاتێک کە موسا بوو بە گەنجێکی پێکەوتا، بوو بە گەنجێکی پێگەیشتوو، ئەوەندە ئەم قورئانە وردە هەموو شەیەکی مانای تایبەتی خۆی هەیە. بۆیە خوا دەفەرمێ ئەشودەه، واتە موسا لە ڕووی تەمەنەوە گەیشتە تەمەنی بەهێزبوون، کە زانانی تەفسیر و دەروونناسیش دەڵێن ئینسان لە تەمەنی 30 هەتا 40 ساڵی بەهێزترین قۆناغی گەنجێتی ژیانیەتی. واتە موسا لە بینی 30 ساڵ بۆ 40 ساڵدا بوو. ئالەو کاتەدا گەنجێک بوو لە ڕووی جەستەوە زۆر بەهێز و بەتوانا و کامڵ بوو. پەروەردگار دەفەرمێ وەستەوە، لە ڕووی عەقڵەوە، لە ڕووی ژیریەوە، لە ڕووی دەرونیشەوە زۆر کامڵ بوو. چونکە ئینسانی وا هەیە لە ڕووی جەستەوە زۆر گەورەیە، بەڵام لە ڕووی عەقڵەوە منداڵە. زۆر جار کەسێک دەبینی وا ئەزانی تەمەنی 20 ساڵە، کەچی دایک و باوکی ئەڵێ وەڵای هێشتا تەمەنی 14 ساڵێکە. زۆر جار دەبێت بەو کەسانە بڵێ وەڵا فەقیرە، جەستەکەی غەدری لە تەمەنەکەی کردووە، بە جەستە زۆر گەورەیە، بەڵام فەقیرە هێشتاکانە بە تەمەن منداڵە. یان هیوا دەبینی بە جەستە گەورەیە، بەڵام ڕەفتارەکانی زۆر بچووکن. بۆیە دەڵێ وەڵای ئەم جەستەیە غەدری کردووە لەم عەقڵە، چونکە تۆ بە جەستەی تێدەکەوی، کەچی فەقیرە بە عەقڵ وانییە. بەڵام موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت جەستە و عەقڵی لەگەڵ یەکا هەڵکەوتبوون. جەستەیەکی تۆکمە و بەهێز، دەروونێکی سەلامەت و ئینسانێکی عاقڵ و ژیر. خوا دەفەرمێت چونکە چاکەکار بوو دووشتمان پێبەخشی، حکمەن و عیلما، داناییمان پێبەخشی، ئەمجا زانستمان پێبەخشی. قورئان پێمان دەڵێ ئینسانی سەرکەوتوو لە ژیاندا ئەو کەسە نییە کە هەر زانستی پێیە. زۆر کەس شایە شەهادەی باڵای هەیە، زۆر شتی لەبەرە، عیلمی زۆری پێیە، بەڵام سەرکەوتوو نییە لە ژیاندا. کەسێکی خۆشەویست نییە لە ناو کۆمەڵگادا، تەنانەت لەگەڵ ماڵ و منداڵی خۆی ئیدارە ناکە. بۆ چونکە حکمەن، حکمەتی لەگەڵانیە. دانایی پێش زانایی کەوتووە، داناییش بەبێ زانایی هەر نابێ، ئەو دوانە بەیەکەوە جوانن. دانایی و عەقڵ و ژیری کە ئینسان ڕەفتارەکانی جوان بێ،
وە زانستیشی هەبێ. هەر کەسێکیش چاکەکار بێ پەروەردگار دەفەرمێ خوا بەقەدەر چاکەی خۆی لە دنیادا پێی دەبەخشێ. دڵی موسای میهرەبان خوا باسی کاتێک دەکا هێشتا پێغەمبەر نییە، ئەو دوانەی پێبەخشی بوو گەنجێکی جەستە جوانی ڕێکوپێکی خاوەن عەقڵ و ژیری دەروون پاک، خاوەنی حکمت و دانایی و زانستیش. 10 ساڵ دەربەدەری توش دەبێ، ئەچێتە وڵاتی مەدیەن، میسر بەجێ دێڵێ. دوای 10 ساڵ کە بۆتە خاوەنی خێزان، منداڵی بچووکی هەیە، کۆمەڵک مەڕووماڵاتی کۆ کردوێتەوە، لە غوربەتەوە دەگەڕێتەوە بەرەو زێدی خۆی. لە شەوێکی تاریکە شەوە، قورئان لە سوورەتی تاهادا لە ئاەتی 9 بەرەو دواوە تەماشای بکەن بەڕێزان، ئەو مەشهەدەمان بۆ باز دەکات. شەوێکی باراناوی سەرما و ڕەهێڵا، ئەنگوستە چاو و تاریک، موسا پێغەمبەر لەگەڵ خێزان و منداڵەکەی و شوانەکەی لەگەڵیدا بۆ و لەگەڵ مەڕ و ماڵاتەکەیدا دەکەونە شوێنێکەوە، سەریان لێ تێک دەچێ. بەڵێ ئەم ئاەتە پێمان دەڵێ دەکرێ ئینسان لە ژیانە زۆر حەکیم و دانا بێ، زۆر پیاوێکی تێگەیشتوو بێ، زۆر خوێندەوار و زانا بێ، بەڵام سەریشی لێ تێک بچێ. زۆر جا بەڕێزت من تۆ خوا ڕەحممان پێ بکات دەڵێن باشە فڵان کەس بۆ وای لێ هات. نە، ئەوە قەدەری خوای پەروەردگارە، بەدەستی تۆ نییە. ئەو ئینسانە موسایە کە خوا شاهیدی عیلم و حکمەتی بۆ داوە، تووشی ئەوە بوو لە شەوێکی باراناویدا بە ڕێگادا دەڕوە، ئەوە لایدایە، ئەوە لایدایە لە ئەشکەوتێکە لە شوێنێکی پەناگەدا، ئەم ژن و منداڵە ساوایە کۆمەڵە مەڕ و ماڵات دەستکەوتی 10 ساڵ تەمەنیەتی، وا خەریکە هەمووی بە هیلاکا دەچێ. قەدەرێکی خوای پەروەردگار لە ڕێگادا هەیە و ئەم خۆی سەری لێ تێک چوو. دەڵێ وەڵڵاهی ژن و مناڵەکەم نازانم بەرەو کوێ بڕۆین، نازانم ڕوو لە کوێکەین، ڕێگاکەمان لێ تێک چووە، ڕێگەم هەڵە کردووە. هەموو بەرپرسیارەتی قورسی ئەم خێزانش لەسەر تۆی باوکە. موسا وەکو باوشێک وەکو ڕئیس عایلەیەک لەوێدا. بەڵام ئینسان دەبێ مرد بێ، نابێ کۆڵ بدا. موسا دانەنیشت، موسا نەیوت وەڵڵای تازە تیا چوین. تۆی بەرپرسی خێزان ئەبێ بە هیممەت بی خوا نەخواستە ئەگەر تاریکە شەوی ژیان ڕووی تێکردی. ئالەو کاتەدا دەیڕوانی بە هەر چوار لادا. قورئان دەفەرمێ وهل ئەتاکە حەدیث موسا، هەل بۆ پرسیارە، پرسیارەکە ئەوە نییە کە پێغەمبەر محەممەد صلی الله علیه وسلم تۆی ئیماندار باسی موسات پێ نەگەیشت بێ. بیستوتە پێت گەیشتووە لە پێش سوورەتی تاهاشەوە خوای گەورە باسی کردووە. لەبەر ئەوەیە تەشویقمان دەکا. ئەم قورئانە پێمان دەڵێ ئەگەر دەتەوێت شتێک شیرینکەی لای کەسێک بە پرسیار پێی بڵێ، مەڵێ وەرە خەبەرێکت پێ بڵێم، بڵێ ئەزانی بیستوتە ئەم شەو چی ڕووی داوە؟ ئەو ئینسانە هەموو لەشی دەبێتە گوێ، وایە بەڕێزانیان نا، بڵێ ئەزانی چی ڕوویدا دوێنێ، ئەزانی ئەم شەو چی ڕووی داوە. ئەو ئینسانە هەموو زیهنی کۆ دەکاتەوە گوێ بیستە بزانێت تۆ چی پێ دەڵێی. بۆیە خوا لە قورئانە فێرمان دەکات، بۆ خۆی پێمان دەڵێ ئەزانن باسی موسا پێغەمبەر زۆر زۆر گرنگە، چەندین کلیلی سەرکەوتنی بۆ ژیانی ئێوە تێدا ئیمانداران. قورئان هەرەوە نییە بیخوێنیەوە، مەدرسەی ژیانە، ڕێنماییکارە، هودایە، وەرن دەرسی لێوە فێر بن. ئەوەندە خوای گەورە ڕێنماییەکە بەهێز دەکا. ئەزانی باسی موسا چییە؟ بەڵێ خوا گوێمان لێدە. ئیذ ڕەئا نارن، خوا دەفەرمێ ئەو شەوە ڕەهێڵە و باران و سەرمایە کە موسا خۆی و ماڵ و منداڵی سەریان لێ تێک چووە و نازانن بەرەو کوێ بڕۆن و خەریکە بە هیلاکا دەچن. موسا بە هەر چوار لای خۆیان دەیڕوانی، ناومێد نەبوو، چۆکی دانەدا، ئەبێ خوایە ڕێگەی ڕوون بدۆزمەوە، ئەبێ شوێنێک هەبێ ڕووی تێکەین و ڕزگارمان بێ. لە دوورەوە ئاگرێکی بینی. إذ رأى نارا، واتە ئەو موقع قورئانی پێمان دەڵێ ئەو کاتە شەوێکی ئەنگوستە چاو بە، چونکە تۆ لە ڕۆژە ئاگر نبینی لە دوورەوە، هیچ ڕووناکێک نەبوو ئیلا پریسکەی ئاگرێک دەهات. فقال لأهلهم كثوا، بەخێزان و منداڵەکانی گوت ئێوە لێرە دانیشن، ئێوە لێرە دانیشن، من دەڕۆم. مەشهەدە قورئانیەکەوەمان پێ دەڵێ ئەوانیش دامێنی موسایان گرت بوو، توخوا بەجێمان مەهێڵە. پێی فەرموو پێی وتن ئومکوثوا، بمێننەوە لە شوێنی خۆتان، بمێننەوە چاوەڕێم بکەن، نەچن بە هیچ لایەکا بڕۆن. ئەینا ئێوەش سەرگەردان دەبن، من خۆم دەڕۆم، ئێوە بمێننەوە لێرە. بەڕێزان هەموو شەیەکی قورئان دەرسێکە. تۆش ئەگەر لە جومعە ڕۆیشتەوە بە مناڵەکان بڵێ ڕۆڵی گیان ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە لە شوێنی خۆمان وریای ماڵی خۆمان بین. ڕۆڵە گیان بەدوی هەموو کەسێک مەکەون. من خۆم بەرپرستانم، بەخوا باوک دەوری نەمێنێ لە ماڵە، ئەو ماڵە هەڵدەوەشێ.
زۆر بەی ڕێکخرا و فکرە هەیە دەیانەوێت ڕۆڵی باوک لە خێزانانە هێڵن. من ناڵم باوک یعنی دیکتاتۆر بێ چەوسێنەر بێ بەسەر ژن و مناڵیە، بەڵام ئەبێ باوک موسایانە خەم بخوا بڵێ ڕۆڵە گیان ئەگە شوێنە هیلاکەتەکان هەبوو من خۆم دەچم، بەس ئێوە مەیەن، با ئێوە پارێزراو بن. من هەموو تەحملی مەسئولیەتێک دەکەم لە پێناوی پاراستنی خێزان و منداڵەکەمدا. ئەی پیاوانی بەڕێز ئاگاتان لە ژنەکانتان دەبێ، ئاگاتان لە منداڵەکانتان بێ. پیاوێکی بەڕێز نەسیحەتی منداڵەکانی کرد، منداڵێکی هەبوو گلەی لە باوکی دەکرد، دەیگوت باوکە گیان تۆ خەریکە وەکو ئەم سەردەمە ناژی، ئێستا زمانی قەدیم نییە، ئێستا سەردەی پێشکەوتنە، ئێستا سەدەی کرانەوەی مرۆڤایەتیە. باوە گیان تۆ کۆمەڵە قەید و پەیوەندت خستۆتە قاچی منەوە هەر دەڵێم ڕۆڵە مەکە، ڕۆڵە مەکە. باوکەکە پیاوی بەڕێزی وەکو جەنابتان بوو، وتی بەخوا خۆشەویستەکەم من لە خۆشەویستیاوات پێ دەڵێم، بڕوان بە ئازادی مرۆڤ زۆر زۆرە، بڕوان بە کرانەوەی ئینسانیەت هەیە، بڕوان وایە ئەمڕۆ جیهانی تۆ جیهانەکەی دوێنێ من نییە، بەڵام کوڕی من گردنت ئازا بێ، بڕۆ ئازاد بە تەنها ئەگەل لە سێشت بێ. سێ کەلیمەت پێ دەڵێم. مناڵەکە دڵی گەشایەوە، وتی باوکە بەس سێشت، وتی ئەرە وەڵڵاهی ڕۆڵە گیان گردنت ئازاد بێ، بۆ هیچ شتێ پرسم پێ مەکە، بەس ئەگەل لە سێشتت بێ، لە هەموو شتێکە ئازاد بە. ئەگە ئێمە لەم جومعەیەدا بەس ئەم سێ کەلیمەیەمان لەبیر بێ وابزانم بەسمانە. وتی ڕۆڵە گیان ئازاد بە لە هەر چی دەیکەی، بەس یەکەم ئاگەل لە دینەکەت بێ، کارێک مەکە لە لای خواری سوابی، ڕۆڵە ئاگال لێبێ، کارێک مەکە بێدین بی، با دینەکە لە دەست نەچێ، چونکە لە قیامەت ماڵوێران دەبی. وتی کوڕم کارێک مەکە ئازاد بە هەر شتێ دەیکەی، بەڵام ئاگال لە تەندروستی و سیحەتت بێ. ئێستا گەنجەکەر ئەوەندەی پێ بڵێ بابە من ناڵم نێرگە لە مەشێشە، بەس شتێک مەکە کە زەرت بە جەستەت بگەیەنێ. ئەگەر بەستە پێویست ناکە بۆ تەفسیل کەم جگەرە مەشێشە نێرگە لە مەشێشە عەرەق مەخۆ ئەوە مەکە، هەر چی زەرەری بۆ تەندروستیت هەبوو ڕۆڵی شیرینم مەیکە. یەک کەلیمە تەندروستیت بپارێزە، چونکە کە جەستەت تێک چوو ڕۆڵە گیان دوای پەشیمانی دادن نادا، کە سیەکانت بە دوو کەڵ ڕزین بەخوا هەزار جار پەشیمان دەبێ و بەڵام تازە تەواو بوو. من ئێستا پێت دەڵم کارێک بکە تەندروستی سەلامەت بێ، ئەینە ئازاد بە. سێم ڕۆڵە گیان ئاگال لە خوێندن و دراسەکەت بێ، خوێندنەکەت بەرچاو نەکەوێ. زۆر شت هەیە پێت دەڵێ واز لە خوێندن بێنە، ڕۆڵە گیان بە 2 ساڵیش پۆلێک ببڕی ئاگال لە خوێندن بێ، خوێندنەکەت لە دەست نەدەی، باقی بۆ هەموو شتێک ئازاد بە. بەس ئەو سێ شتە، دینت، تەندروستیت، خوێندنت، لەوەی ترە هەمووی ئازاد بە، بەس زەرت بەو سیانە نەگەیەنێ. قال لأهلهم امكثوا، خێزانەکەم ئاگەل لە مناڵەکان بێ ئێوە دانیشن لێرە چاوەڕێم بکەن. ئینی ئانەست نارا، لەو تاریکیەدا لەم شەوە زەنگەدا کە خەریکە سەرمان لێت یەک چۆ نازانین بەرەو کوێدا بڕۆین، ئومێدی خێرم هەیە، ڕووناکێک بەدڵما هاتووە، ناومێد نیم، چاوم لەو ئاگرەیە، ئەڕۆم بەرەو ڕووی، لعلی ئاتیکم منها بقەبەسین، بەڵکو بە ئومێدی خوا سەرە بزووتێک بێنمەوە. جا کوردی وای لێ هاتووە چەند ساڵش کە دەبێت فەرهەنگمان لابێ. بەڕێزان قەبەسی زمانی عەرەبی سەلکەبزوتی کوردی خۆمانە، سەلکەبزوت ئەو گەنجانە ڕەن بێ نەزانن چییە، بەس من و تۆی بەڕێز دەزانین کە تەمەنێکمان هەیە. سەلکەبزوت ئاگرێکە، دارێکە داگیرساوەش سەرێکی ئاگری پێوەیە، بەڵام دارەکە درێژە، لەم سەرەوە بەدەست دەیگری، ئاگرەکەی پێوەیە. ئەو زەمانە چەرخ و ئەوانە نەبووە، شقارتە نەبووە، ئاگریان بردووە لەم ماڵ بۆ ئەو ماڵ، لەم شوێن بۆ ئەو شوێن، ئەوە پێ دەڵێن سەلکەبزوت، واتە لایەکی گرتنی ماوە، دەستکەکەی ماوە، دارەکە هێشتا دەسووتێ ئەو سەری ئاگرە. فەرمووی دەچم لێ ئەو ئاگرە بە ئومێدی خوا سەلکەبزوتێک دێنمەوە، منیش ئاگرێک بۆ ئێوە دەکەمەوە لەم سەرمادا تۆزە گرمتان دەبێتەوە. ئەو ئەجید على النار هودا، بەویستی خوا دەچم بەڵکو کەسێکی لێبێ، ئەگەر ئاگرەکە کەسی بەدەورەوە نەبوو سەلکەبزوتێک دێنم، ئەگەر کەسێکی لێبوو، کۆمەڵە پیاوێکی لێبوو، خەڵکێکی لێبوو، ئەوانە دیارە شارەزای ڕێگان ڕێمان نیشاندن، بمان خەنەوە سەر ڕێگا ڕاستەکە، ناومێد نین. بۆیە بەڕێزان هیچ کات لە تنگانەی ژیانە ناومێد مەبە، تروسکاییەک بەدی کە بەڵام ناومێد مەبە بە دوویدا بڕۆ، ئەو تروسکاییە دڵت پێی خۆش بێ دەبێتە خێر. موسا ڕۆیشت، خوای گیان بۆ چی دەچێت؟ بە ئومێدی ئەوەی سەلکەبزوتێک بێنێتەوە ئاگر بۆ منداڵەکانی بکاتەوە، یان یەکێکی لێ بێ شارەزای ڕێگا بێ و ڕێنماییان بکا، بڵێ بڵێ کاکە ئەمە ڕێگاکەی بە ئەوێدا بڕۆن، یان وەرنە لای ئێمە، ئەمە ئەشکەوتێکە و تابانی ڕووناک دەبێتەوە، ئارام دەگرین تێیدا. بەڵام فەلەمما ئاتاها، کاتێک گەیشتە نزیکە ڕووناکیەکە، نودیە یا موسا، دەنگێک تووپڕ بانگی موسای کرد، ئەی موسا. دەنگەکە چیە؟ خوای پەروەردگارە. موسا خوا نەیفەرموو ئەی مرۆڤ، ئەی ئینسان،
یا موسا بۆ ئەوی موسا نەترسێ یعنی کەسێک بانگت کا کاک فڵان کەس تۆ یەکسەر ئەوەندە ناسڵەمی وەکو بڵێ زەرم چێی یعنی خوایان دیارە ئەم کەسە نازانە جارێ خوایە ئەم دەنگە من دەناسێ ها بانگی کردم یا موسا خوا دەفەرمێ ئەگەر کەسێکت بانکە ڕای مەسڵەکێنە بە ناوی خۆی بانگیکە یەکسەر هێور دەبێتەوە دیارە ئەو کەسە من دەناسێت موسا دڵی خۆش بوو ئۆخەی ئەو دەنگە دیارە ناسیاوی منە پێم دەڵێ ئەی موسا بەڵام نەیگوت من فڵان کەسم ئینی ئەنە ڕەبوک بزانە بە یەقینەوە دڵنیا بە من پەروەردگاری تۆم من خوام بانگی موسای کرد موسا بۆ چی چوو ئێستا تووشی چی بووە ئینی ئەنە ڕەبوک ئەی موسا من پەروەردگاری تۆم سەیدی وردی قورئانکەن ئەمانە کلیلی سەرکەوتنن بۆ هەمومان فێری بین خوای پەروەردگار یەکەم جار فەرمووی ئینی ئەنا ڕەبوک نەیفەرموو ئینی ئەنا الله نەیفەرموو من ئەڵڵام ئاخر ئەم قورئانە عەرزم کردن زۆر وردە بۆ دەفەرمی ئینی ئەنا ڕەبوک من پەروەردگاری تۆم پەروەردگار یعنی خوایەکەم ئەی موسا بیر بکەوە من ئەو کەسەم تۆم لە مەلۆتخەیەوە لە دەستی فیرعەون ڕزگار کرد تۆ کەسێک لە دەست کوژرا و ڕزگارم کردی چوویتە مەدیەن ماڵێکی باشم بەنسیب کردی داڵدەیان دای کچیان دایتێ کردیان بە شوان و ئەمینداری ماڵەکەیان لە هەموو خۆناغەکانی تەمەنتا من ئەو خوایم کە پەروەردگاری تۆ بووم لەمە دۆش چاکەم هەر بەسەرتەوە دەبێ وەکو لەمە و پێش چاکەم بەسەرتەوە هەبووە چاولێ بەڕێزان خوای پەروەردگار بە مەقامی ئولوهیەت قسە لەگەڵ موسادا ناکە ئەمە بابەتێکی عەقیدەیی و بانگخوازی زۆر وردە ئێمە ڕێنمایی دەکا ئەگە دڵسۆزی بۆ دینی خوا کەسێک هێشتا نوێژ ناکە حیجاب ناکە ڕووی لە خوانیە تۆ یەکەم جار مەڵێ وەرە کاکە مەقامی ئولوهیەت ئەوەیە پێی بڵێ وا بکە وامەکە نوێژ بکە عەرەق مەخۆ حیجاب بکە و ئەوە دەستکاری مەکە ئەتر ئەوانە پێی بڵێ خوای پەروەردگاری تۆ چەند چاکەی بەسەرتەوە هەیە خوا خۆشەویست کە لە دڵی ئەو ئینسانەدا خوا خۆشەویستی خۆی دەخاتە دڵی موسا و بیری دەخاتەوە ئەی موسا من ئەو خوایم ئەو هەموو چاکەیەم لەگەڵ تۆدا کردووە فاخلعنا عليك إنك بالوادي المقدس طوى بيلاوكانت دانية نعلكانت دانية نعل لزماني عربي دا بنعل السرباد وتري ببيلاوش دوتري بيلاوكانت دانية با أو توزو خولي خاككش نبيت الرجل لبيني منو تودا منو توزور ليك نزيكين موسى أمين دكاتو أي موسى من زور ليك نزيكم من توم خوش دوي من پروردگاري توم من توم پرورده كردو بو خوم فاخلعنا عليك إنك بالوادي المقدس طوى وأنا اخترتك أي موسى من توم هل بجاردوا من توم لناو همو بندكان دا هل بجاردوا كردومي ببيغمبر فاستمع لما يوحى جو بقرا بزانت شيت بيدالهم وحيد شيت بودكم جو بقرا لا إله إلا أنا بزا إنني أنا الله أمجا خوي پرودگار باسي خوي دكا يكم جاب فموي ربك يستا إنني أنا الله بزانا من الله لا إله إلا أنا هیچ پەرستراوێکی تر نییە جگە لە من فاعبدنی بم پەرستە پەرستنی خوا کە دەڵێن فڵان کەس بەخوا خواپەرستێکی بە حەق بوو خواپەرستی چاک ئەوەیە ئەو پەڕی خۆشەویستیت بۆ خوا هەبێ ئەو پەڕی خوا بە گەورە بگرە ئەو پەڕی پشتبەستنت هەبێ بە خوا ملکەچی بە ئەو پەڕی شەرم و سام و هەیبەتی خوا لە دڵتا ئامادەکە ئەوە عیبادەتی خوایە خوا فەرمووی ئەقیمی الصەلاتە لذیکری وأقم الصلاة لذكري دائما يادم كبهوي نويجوا خوا بس باسي عبادتي نويجي كد أي موسى بردوام نويجم بوبكا إن الساعة آتية أكاد أخفيها ضلنيا بقيامة دي شاردومة وآشكرام نكردوا بو كسم آشكرا نكردوا خوا دفرمي كز نازانكي قيامة دي قيامتي إيه ميمروف مردن معنا هر كمردي قيامتي تو دستي فيكر بەڵام قیامەتی گردون ئەو ڕۆژەیە کە ئەم ئەرز و ئاسمانە ئەم شاخ و چێوانە ئەم شارانە هیچی نامێنێ لاپەڕەیەش کە لە ژیانە هەڵدەدرێتەوە خوا فەرمووی زۆر ئەو کاتە نزیکە بە مردنی تۆ دەست پێ دەکا ڕۆژێکیش ئەم دنیای هیچی نامێنێ ئەی بۆ خوا شاردوویەتیەوە بۆ ئەوەی هەمیشە ئامادە بە بۆ مردن هەمیشە ئامادە بە کە قیامەتت دەستی پێ کردووە ئەگەر خوا ئاشکرای بکردایە بە حکمەتی خۆی وانە بوویایە ئینسانێک خوا بیفەرموایە تۆ عمرت 100 ساڵی ترە دەیگۆ تا 80 ساڵی گوناه دەکەم لە 20ەکەی ترا دەست دەکەم بە خواپەرستی و تەوبە دەکەم خۆ دوای خوا هەر لێم خۆش دەبێ
بەڵام تۆ نازانی تەمەنی تۆ چەندە، قیامەتی تۆ زۆر زۆر نزیکە. لەوەیە چی ئەم لەحزەیە بێ هەمیشە ئامادە بە بۆ خواپەرستی و ڕووکردنە خوای پەروەردگار. خوا فەرمووی لیتوزا کل نەفس بما تسعى. ئەبێ ڕۆژێک بێتە پێشەوە ژیان هەر ئەم چەند ڕۆژەی دنیا نەبێ، ئەم چەند ساڵە نەبێ، هەموو کەس پاداشتی ئەو کردەوەی وەرگێ کە ڕۆژانە هەوڵی بۆ داوە. فلا يصدنك عنها من لا يؤمن بها واتبع هواه فتردى. ئەی موسا ئاگال لێبێ خەڵکانێک دەیانەوێ کە خۆیان بڕوایان بە قیامەت نییە، لێن نزیک نەبنەوە و سەر لێ نەشێوێنن بڵێن بڕوات بە قیامەت نەبێ، بڕوات بە خوا نەبێ، دنیا هەر ئەم چەند ڕۆژەیە. فتەردا، ئەو کاتە تۆ سەرگەردان دەبی، هەڵدەدێرەیت، یا دەچی بەدبەخت دەبی. خوای گەورە ئەم دەرسانی بە موساوت. خوا فەرمووی وەما تیلکە بیەمینیکە یا موسا. هێوری دەکاتەوە، پرسیاری لێ دەکات، ئەی موسا ئەوە چێ بەدەستی ڕاستەوە؟ لێرەدا ئەتەکێتی سەرکەوتن لە ژیانە بە وڵامدانەوە فێر دەبین. پرسیارت لێ دەکرێت ئەتەکێتی وڵامدانەوە لە قورئانەوە فێر بین. قال هي عصايا. موسا زۆر بە ئەدەب و حرمەتەوە فەرمووی هي عصايا، خوایە ئەوە گۆچانەکەمە. جا لە ئەتەکێتی وڵامدانەوەی پرسیاردا دوو شتمان هەیە. الجواب على قدر السؤال، الجواب أكبر من السؤال. جاری وایە وڵام بە قەدەر پرسیارە، موسا دەیتوانی بە قەدەر پرسیارەکە. خوا دەفەرمێ ئەوە چیە بەدەستی ڕاستەوە؟ یەکسە بڵێ عەسایە، گۆچانەکەمە. بەڵام جاری وا هەیە ئەتەکێت و ئەدەب لە بەرامبەرەکەت ئەوەیە ڕێزی بگرە، کەلیمەیەکی بۆ زیادکە. فەرمووی هی عەسایە، خوایە ئەوە گۆچانەکەمە، ئەوەیە ڕێزە بۆ بەرامبەر، ڕێک مەڵێ گۆچانەکەمە، ئەوە گۆچانەکەمە. ئەمجا بە ئەدەبی موسا ئایا خوا لە خودی گۆچانەکە دەپرسیانی شەکانی باسیشی دەکا، خوایە خۆمی دەخەمە سەر گەڵای بۆمەڕەکانم پێدەوەرێنم، باسی مەنفعەتەکەشی دەکا. مامۆستایانی بەڕێز دەتوانن لەمە دەرسی ئەوە وەرگرن بۆ ئەوەی مامۆستایەکی سەرکەوتوو بووی لە ژیانە قوتابێک پرسیاری لێکردی مەڵێ بەڵێ یان نەخێر، زیاتر قسە بکە لەگەڵی، بۆی ڕوونکەوە زیاتر قسەکانت درێژە پێ بدە، هەروەکو پێغەمبەری ئێمە ژوا بۆ صلی الله عليه وسلم. وەکو لە صحیحی ابن حبان لە صحابی پایەبەرز ئەبی هورەیرە دەجێڕێتەوە دەفەرمێت پیاوێک پرسیاری کرد عن ماء البحر، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوی دەریا حکمی چییە؟ پێغەمبەری خوا فەرمووی هو الطهور ماؤه، ئاوی بەحر پاکە، خۆتی پێ بشۆ، دەستنوێژی پێ بگرە. الحل مەیتەته، ئەوەش کە لە ناویایەتی وەکو ماسی ئەویش حەڵاڵە، هەموو گیاندارە ئاویەکان هەمویان حەڵاڵن و گۆشتیان دەخورێ. خۆ کابرا بەس پرسیاری ئاوەکەی کرد بەڕێزان، تی ئاوی دەریا چۆنە، دەستنوێژی پێ بگرم خۆمی پێ بشۆم؟ پێغەمبەر لە وەڵامەکەی شتێشکەشی بۆ زیاد کرد، فەرمووی ئەوەی لە ناو دەریاکەشایە کە ماسی و گیاندارەکانن گۆشتیان دەخورێ و حەڵاڵن. واتە پرسیارەکەی وڵامەکە زیاتر بوو لە پرسیارەکە، ئەوە ئەتەکێتی وڵامدانەوەی و کلیلی سەرکەوتن و خۆشویستنی بەرامبەرە. قال هي عصايا، خوایە ئەوە گۆچانەکەمە. با لەسەر وشەی عەسایە تۆزێک بوەستین. موسا گۆچانەکەی بەدەستەوەیە، 10 ساڵە ئەم گۆچانەی پێیە. خوش پرسیاری لێ دەکا ئەوە چیە بەدەستی ڕاستەوە؟ خوای جانەوە گۆچانەکەمە. بەڕێزان گۆچان مێژوویەکی دوور و درێژی هەیە لەگەڵ مرۆڤایەتیدا. میلەتی کوردی ئێمەش پیاوانی بەڕێزی بەتەمەنی وەکو جەنابتان گەنجەکان ڕەن بە کەمتر لە لادێدا ژیابن و بینی بێتیان، کەم خەڵک هەیە لە ئێمە گۆچانی ڕۆژێ بەدەستەوە نەگرت بێ. لە پیر و لە گەنج گۆچان لەگەڵ مرۆڤایەتیدا مێژوویەکی گەورەی هەیە. بەڵام ئایا گۆچان هەر بریتیە لەو دارێک کە ئینسان خۆی پێوە دەگرێتەوە کە پیرەکان پێی دەڕۆن؟ نا، گۆچان زۆر ماناکەی گەورەترە، بۆیە قورئان باسی دەکا، بۆیە خوا ڕێک پرسی ئەوە چیە بەدەستەوە، فەرمووی هی عەسایە، خوایە ئەوە گۆچانەکەمە. با تۆش گۆچانت هەبێ. ئێستا گەنجێک بە من دەڵێ مامۆستا گۆچان بۆ من، ئەخ من بۆ منە خەریجی کۆمپیوتەرم، ئەخ گۆچان چ لێ بکەم، با بەخۆ من شوان نیم. بەڕێزان گۆچان دەبێت بۆ هەر یەکێک لە ئێمە هەبێ. گۆچانی ژیانت بەدەستەوە بێت، چونکە هەمیشە تۆ گەنج نابی، قەت هەمیشە گەنج نابی. ئەگەر تەمەنت باقی بێ ڕۆژە پیر دەبی، قەت ئەژنۆ بەهێزەکانی ئێستان نامێنێ، قەت پشتەڕێکەکەی جارانن نامێنێ، هەرگیز ئاوا بە گەنجی و جوانی نامێنیەوە. ڕۆژێک ئەو گەنجیەتیت دەبێ بە پیری، ئەم جەستە ساغەت کە بەسەر شاخا ڕادەکەی لە بەرزیەوە خۆت فڕێ دەدەی، بەخوا لاواز دەبی، ئەبێ بە گۆچانەکەەوە ئەمجا بتوانی بڕۆی. جەستەی ساغت نەخۆش دەکەوێت، تەمەنی گەنجت پیر دەبێ. ئێستا بەدەسەڵاتی و هەبووی پارە زۆر لە بەدەستایە، ڕەن بێ بەرزی و نزمی ژیانت بەسەرا بێ ڕۆژێ هەژار بکەوی ئەو هەبوونیان نەمێنێ.
بۆیە چۆن گەنجەکە کە پیر دەبێ پیرەکە خۆی بە گۆچان دەگرێتەوە وەڵڵی هەر یەکێک لە ئێمە پێویستی بە گۆچانێکە ئەمڕۆ ئێستا بۆتان شی دەکەمەوە دەبێت گۆچانەکەمان چی بێ تا لە ماڵی باوکتایی ئاگال لێبێ بەڕێزان با گۆچانەکەت برا چاکەکەت بێ خۆزگە براکان گۆچانی دەستی یەک بن ئەزانی کە برای چاک و پشتیوانی چاکت هەبێ لە هیچ ناترسی ئەها کەسێک سێ چوار برای بە دەورەوە بێ و برای دڵسۆز و چاک و دەروون پاک بن گۆچانی دەستن ئەو وەختەی خەریکە دەکەوی دەتگرنەوە چەند خۆشە خوشکێکی دڵسۆزت هەبێ لە ماڵە چەند خۆشە برا بەخوا پێویستی نییە قسە لەگەڵ کچێکی کەدا بکە ئەگە کلیلی دڵی خۆی بتوانێت بۆ خوشکەکەی بکاتەوە با خوشکەکەت گۆچانی دەستت بێ لە کاتی نەهامەتی و نەبوونی و بەرز و نزمی ژیانە بتوانی پشت بە خوشکەکەت ببەستی چەند خۆشە خوشکێک پشت بە براکەی ببەستێ گۆچانی دەستی بێ با بەڕێزان مناڵێک پەروەردەکە لە پیریدا گۆچانی دەستت بێ ئەمڕۆ حتا توانات هەیە بۆ مناڵەکانت دڵسۆز بە دڵیان مەشکێنە تەریقیان مەکەوە بە کاکە بە دادە بانجیانکە بەخوا کە پیر بووی ڕێزل لێ دەگرن بەخوا بە قوربانت دەبن قەت دایکی بەڕێز خوشکە باشەکەم قەت بە مناڵەکان بە ناوی خۆیان بانجیان مەکە هەر بڵێ کاکە گیان کاکە محەممەد گیان دادە فڵان کەس ژیان بەخوا بەدایە گیان بانگت دەکا لە پیریدا دەبێتە گۆچانی دەستت گۆچانەکە بچەقێنە ئەمڕۆ بەدەستەوە بێ کە مناڵەکانتن لە دەستیان نەدەی بۆ هیچ کەس با خزمە پاکەکانت لە دەورت بن با هاوڕێ دڵسۆزەکانت گۆچانی دەستت بن بەڕێزان ئێستا تۆ تەلەبەیەکی زانکۆی وشک مەبە من ناڵم لەگەڵ هەموو کەس تێکەڵا بۆ بەس باچەند ڕەفیقی چاکت هەبێ بەیانی تۆ لە هەولێر دەخوێنی ئەو دەچێتەوە سلێمانی ئەو دەچێتەوە کەلار ئەو دەچێتە دووهۆک و زاخۆ ئەو دەچێتە کەرکووکی کوردستان لەوێدا ساڵانێک دوای ئەوە یەکتر دەبینی و ئیشێکت دەکەوێتە دایرەیەک سەیرەکەی فڵان کەسی ڕەفیق لەوەیە دڵت تەنگە کەس ناناسی فریاد دەکەوێت گۆچانی دەستە با هاوڕێت هەبێ با هاوڕێت هەبێ لە دایرەکەدا با هاوڕێت هەبێ لە پێشمەرگایەتێکەدا لە پۆلیسیەکەدا ڕۆژە بەڕێزان فریاد دەکەوێت بێتە گۆچانی دەستە ڕێنمایی دەکات لە کاتی سەر لێتێک چوونە با هاوڕێی چاکت هەبێ گۆچانەکەت هاوڕێکەت بێ با گۆچانەکەت شەهادەیەک بێ قەت دڵ سار نەبێتەوە بڵێ شەهادە دەوری نەماوە ئەو هەموو خەریجە با بە دنیا هەروە نابێ والله ڕۆژێ ئەو شەهادەیە گۆچانی دەستت دەبێ و فریاد دەکەوێت خەڵک تەعین نابێت تۆ تەعین دەبی دنیا چاک دەبێ بە ئیزنی خوای گەورە هەر ئەمان ئەم زولفە هەر نابێ وابێ هەر دەبێت چاک بێ بەویستی خوای گەورە شەهادەت با هەبێ ئەزانی چەند خۆشە تۆ شەهاد گلەیت لە حکومەت بێ بڵێ وەڵای شەهادەم هەبوو هیچم پێ نەکرا نەک گلەیت لە خۆت بێ بەیانی شەهادەدارەکان تەعیمی بڵێ حەیفێ نەمخوێن ئاگادار بە باش شەهادەیەکت هەبێ کاکە با زمانێک بزانی تو خۆ حەیف نییە گەنج دۆمینە بکە پرسیاری ئەوم لێکە مامۆستا دۆمینە حەڵاڵیان حرامە بابە من نازانم حەڵاڵیان حرامە بەزڵام خۆیزگە گەنجێک ئەوەندە کاتی بەتاڵی نەبێت دۆمینە بکە پەڕپەڕێم بکە نازانم چی یاریەک بکە وەرزشەکانی لێ دەرچێ کە بۆ جەستە بەسوودن تو خۆ حەیف نییە فێری زمانی ئینگلیزی نەبی فێری زمانی فەڕەنسی نەبی وەڵڵا ڕۆژە فریاد دەکەوێت لە شوێنێکا دەبێتە گۆچانی دەستت کە بیر لێ نەکردوێتەوە با پیشەیەک بزانی جگە لە پیشەکەی خۆت ها مۆزەفی ئێمەوەی کە فەقیرە پشتی بە موچە بەس چی لێ بەسەر هاتۆ چ داماوێک ڕووی تێکردووە خەڵک خەریکە کەلوپەری ماڵەکەی دەفرۆشێ مامۆستایەکە خەریکە لەبەر بێپارەی دەگریا ئەگە پیشەی دۆم بزانی با سنعەتێک هەر بزانی جا پێت عیب نەبێ شاگردی دارتاشێک بە ئاسنگەرێک بە دەلاکێک بە گەنج دەناسم لەو ئەوروپایە کاتێ سەری خۆی لە وڵاتە هەڵگرت ئەیگوت بەس خوا ڕەحمی پێکردم دەلاکی ئەزانم دوو مەقەس ئاوا لێ دەکەم کۆمەڵە پارە پەیدا دەکەم دەستەوستان نیم هەیە ڕەحمی خوای لەگەڵەوە ماوەیەک لێرە کرێکاری کردووە لەوێ خەریکە دەبێتە وەستا بەس ئەوەی کە هیچی نەکردووە مەڵێ ئەمڕۆ پارەم هەیە ئیلا سنعەتێک بزانە قەت پشت بە پیشەکەی خۆت مەبەستە گۆچانی دەستە بەڕێزان ڕۆژی تەنگانە فریاد دەکەوێت با گۆچانی دەستت پارەیەکی پاشەکەوت بێ کاکەگە 25,000 دەستکەوت با پێنجی نەخۆی ژەمێک نان کەمتر لە بەچەوری بخۆ قاتێ جل کەمتر بکە جووتێ پێڵاو بە شڕی لە پێکە بیدورەوە بەڵام با لە 25,000ەکە 5,000 پاشەکەوت بێ وەڵڵی قەت ناچی لە دەرگای نامەردەی ئەگەر نەخۆشیەک تەعزیەک شتێک لێ بەسەر هات دایمە کۆڵەکەی دەستە گۆچانەکەی پەنای بۆ دەبێ ها شکر پارەیەکی پاشەکەوتم هەیە لەم خەیرانەیە فریام دەکەوێت دایمە بیر بکەوە با پاشەکەوتێکت هەبێ گۆچانی دەستەوە خۆی دەخەیە سەر لە تنگانەدا بەڕێزان باز زەویەکت هەبێ بۆ منداڵەکانت چەند جوانە ئینسان تا گەنجە شتێک کۆکاتەوە دوکانێکی پێ بکڕێ لە پیریدا مەمنونی خانە نشینی حکومەت نابی کرێکەی وەردەگری بە سەربەرزی منەتت بە مناڵەکانی شن نەدەی خۆی ئەمانە گۆچانی دەستی ئەم سەردەمەن گۆچانەکەی موسا هیە عەسایە با گۆچانێکمان پێ بێ وەرە کەسێک بەخێوکە وەرە تەلەبەیەک بەخێوکە وەرە مناڵێکی هەتی و بەخێوکە وەرە هەژارێک بەخێوکە بەخوا دنیا هەروە نابێ ڕۆژێ ئەو دەبێتە شت و فریاد دەکەوێت
من بەم چاوانەی خۆم بینیومە خەڵکی دەوڵەمەندم بینیوە یارمەتی خەڵکی هەژاری داوە جل و بەرگی بۆ کردووە بەدەمیەوە بووە ڕێزی گرتووە واللهی ڕۆژێک ئەو دەوڵەمەندە محتاجی ئەو کابرایە بوو ئەو پێگەیوە دەوڵەمەند بۆ یارمەتی داوەتەوە بۆتە گۆچانی دەستی زەوی خڕە بەڕێزان دەسوڕێتەوە هەر لەسەر بارێک ناوەستێ ئەی خێرە و مندان ئەوەندە با گۆچانت هەبێت لە لێ قەومانە خۆتی پێوە بگریەوە ئەی ئەو کەسی پلە و پۆستێکت هەیە بیکە بە گۆچانی دەستت هیوا هەیە فەرمانبەرێکی بچووکە لە دایرەیەکە ئێستا دەبینم خانە نشین بۆ چەند خۆشە هەرچی خەڵک تووشی دەبێ ڕێزی لێ دەگرێ دەچێتە هەر شوێنێک ئیشی ڕایی دەبێ هەموو سایق تەکسێک لەسەر جادە بۆی ڕادەگرێ ئەڵە لە دایرەکەی زۆر پیاوی سەردەمی تۆ کە دەهاتم چەند بە حرمەت بووی چەند ڕێنمایت دەکردم چەند ئیشەکەت بۆ ئاسان کردم ئەزانی گۆچانی دەستە لە ڕۆژێکا کە خانە نشین بووی کە حیزبەکەت ڕووخاکە ئەو کورسی و کولێرە نەما با گۆچانێکت بەدەستەوە بێ با مەردانە بژی لە ناو کۆمەڵگادا با لە ڕوود بێ بچێەوە ناو خەڵک ئەی مەسئولەکان بەخوا ئەو کورسی و کولێرەیە بۆ ئێوە هەر تا سەر نامێنێ کوڕە فرسەتێکە با گۆچانی دەستان هەبێت لە ڕۆژی لێ قەومانە با میلەتی فەقیر و هەژار بە دوعایەک بێتە گۆچانی دەست و پشتت نەکەوێ بە زەویدا با تەپڵی سەرت لە عەرز نەدا وەکو دیکتاتۆرەکانی پێشوو هی عەسایە ئای بەڕێزان چەند پێویستیمان بەو گۆچانە هەیە ئای ڕەحمەتی خوا لەوەی کەوا تا فرسەتی هەیە ئەبێتە گۆچانی دەستی خەڵکیش دەبێتە گۆچانی دەستت کاتی وتارەکەم تەواو بوو بەڵام ئەوەندە دەڵێم کلیلەکانی سەرکەوتن لە ژیانی موسا پێغەمبەردا لەم بەشەدا بریتی بوون لەوەی خودای خۆت بە حەق و تاک و تەنها بناسە لا ئیلاهە ئیلا الله ئەو پەڕی خوات خۆش بوێ بە گەورەی بگرە بە جوانی بیپەرستە سام و هەیبەتی لە دڵتا ئامادەکە بە ئەو پەڕی تەواضوعەوە ملکەتی پەروەردگار بە عەقیدەی پاک سەرکەوتوت دەکا بەخوا منەتت بە کەس نامێنێ ئەم خەڵکەی ئێمە هەر هەمووی لە سیحر و لە جادو و لە چاوەزار و نازام لە دار و بەردی دنیا دەترسێ لەبەرەوەی عەقیدەکەی خەلەلی تێدایە لا ئیلاهە ئیلا الله ڕزگارت دەکات تەوەکل عەلە الله کلیلی سەرکەوتنە پیاوێکی ژنێکی بێمنەت دەژی بەس الله من بڕیارم داوە ئەوەی ئەو خوایە بڕیاری دابێ هەرەوە دەبێ ئەوەی ئەو خوا بڕیاری لێ نەدابێ نابێ ئەزانی چەند سەرکەوتووی لە ژیانە چەند هیممەتت بەرزە خوا فەرمووی نوێش بکە نوێش زۆربەی خەڵکی ئەمڕۆ ئەو گەنجانە دەبینم مامۆستا دڵم تەنگە گرفتم هەیە لە هیچم کەم نییە یەک پرسیاری لێ دەکەم تخوا نوێش دەکەی نەبەخوا بۆ خوا ناتوانم بەخوا مامۆستا قورسە ئەزانی کە نوێژن نەکرد کلیلی سەرکەوتنە لەدەستداوە خوا یەکەم کەلیمە بە موسا فەرمووی نوێش بکە نوێش بۆیە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم بەڕێزان کاتێک ئیذا حەزەبەه ئەمر صەلا کاتێ دڵی تەنگ دەبوو کاتێ مشکیلێک لە پێغەمبەری خوا ڕووی دەدا ئەویش وەکو هەر ئینسانێک ماڵ و منداڵێکی زۆر ئەو هەموو منافقە بە دەوریەوە ئەو دڵ ئازاردانە شەهید بووری هەوڵانی پێغەمبەری خوا چی دەکرد صەلا دەسوو دەست نوێژ هەڵدەگرت و نوێژی دەکرد یەکسەر دڵی ئارام دەبوو کاتێ سەحابە خەفەتێکی زۆریان بۆ دەهات و مەدینە مەترسی دەبوو دەیفەرموو قم یا بیلال فەئریحنا بالصەلات هەستە بیلال بانگ دە و قامەتێکمان بۆ بکە با نوێش بکەین با نوێش یەکسەر دڵمان ئارام دەبێتەوە بەخوا هەر کەسێ نوێش بکە کلیلی سەرکەوتنە لە ژیانە چونکە تۆ لەگەڵ خوا دەگفتوگۆ دەکەی تاقی بکەوە بزانە دوای نوێژەکە چەند مرتاحی سێمیان بڕوات بە قیامەت هەبێ بڕوابوون بە قیامەت هیممەتت بەرز دەکا ئەزانی دنیا هەر ئەم سێ چوار ڕۆژە نییە دەی من بە هەموو خۆشیەکانم نەگەیشتم قەیچەکە قیامەت هەیە پێی دەگەم ئینسانێکی ڕووخاو نابی دەتکاتە چاکەکار ناڵی وەڵی چاکەم لەگەڵ فڵان کەسا کرد و لەبەر چاوی نەبوو خوا من لە چاکەی خۆم پەشیمان نیم چونکە ڕۆژی پاداشت هەیە خۆم پاداشتەکەم لای تۆیە ئەزانی چەند دەروون برتاح دەبێ ستەمت لێ دەکرێ ناڕوخی پەلاماری چەک نادەی وەڵڵا مادام حکومەت هێز و دەسەڵاتی نێو حاکمیی پێ ناکرێ خۆم دەچم دەیکوژم خوا دەیسپێرم بە تۆ بەخوا لە قیامەتە هەموو چاکەکانی لێ دەستێنم لەسەر تای تەرازۆکەم ئەزانی ئەو قیامەتە لە چەند بەڵا دەتپارێزێ ئێمە خەڵکێکمان هەیە هەل لەسەر بچووکترین شت تفەنگەکەی دەست دەداتێ و زەلام دەکوژێ ئەوە بڕوانەبوونە بە قیامەت ئەینا تا یاسا کاری کرد باشە نەیکرد دەستی خۆم بە خوێنی خەڵک پیس ناکەم خوایە سپاردم بە دادگای تۆ بەخوا لەم دنیاشە تۆڵت بۆ دەکاتەوە لەو دنیاشە فریاد دەکەوێت چی چاکەی هەیە دێ ئەگەر چاکەی نەبوو خراپەکانی تۆ دەچێتە لای ئەو بڕوابوونە بە قیامەت لە زۆر شت دەتپارێزێ لە زۆر حرام و بەڵا دوورت دەکاتەوە سەرکەوتوو دەبی چوارەمیان فەرمووی ئەی موسا وریا بە بێدین و خوانە ناسەکان کە خۆیان بڕوان بە قیامەت نییە تۆ گومڕانەکەن ئەبێ زۆر ئاگامان لە خۆمان بێ بەخوا چەندین کتێبخانە دادەنرێت چەندین نووسەر دەنووسێ چەند کەناڵی تەلەڤیزۆنی دادەنرێت بەس بۆ ئەوەی خەڵک بێ بڕوا کرێ بڕوای بە قیامەت نەمێنێ ئاگەل لە خۆ بێ
خوا فەرمووی هەر ئەوەندە بڕوات بە قیامەت نەما و ترازای فەتەڕدا تازە هەڵدێرای تازە خلیسکای تازە بەدبەخت بووی تازە تێدا چووی توخوا خۆشەویستانم ئاگاتان لە قیامەتی خۆتان و ماڵ و منداڵتان بێ قەت نەچی گوێ لە کەسێک بگری کە گومانت لەسەر قیامەت و خوا و دین بۆ دروست دەکا هەر گوێی خۆتی بۆ مەگرە هەر کاتی خۆت بۆ شتانەوە بە فیڕۆمەدا پێنجەم کلینی سەرکەوتن با گۆچانێکت بەدەستەوە بێ بۆ ژیانت ڕۆژگاری تنگانە و ماندوو بوون ئەو گۆچانانەی کە عەرزم کردن هەر یەکێک لە ئێمە بەویستی خوا باەکێ لەو گۆچانانەی بەپێی توانای خۆی ئامادە کردبێ کە لە تنگانەی ژیانە خۆی بخاتە سەر ئەم وتارە هەڵدەگرین لە خزمەت موسا پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ لە سوورەتی تاهادا دەمێنینەوە ئینشاء الله تعالى ئەگە خواویستی لەسەر بێ لە جومعەی داهاتوودا بابەتەکە زیاتر شی دەکەینەوە یا ربی خوا ڕەحممان پێ بکەی یا ربی خوا سەرکەوتوو سەرفرازی دنیا و قیامەتمان کەی خوا ڕەحم بە ڕۆڵەکانمان بکەی یا ربی خوا جگەرگۆشەکانمان سەرفراز و سەرکەوتوی دنیا و قیامەتکەی یا ربی خوا ئەو کەسانی مناڵیان نێخوا مناڵی ساڵحیان پێ عەتاکەی یا شاف یا الله ئەوانەی نەخۆشن خوا شیفای بەخێریان بۆ بنێری خوا شیفای بەخێریان بۆ بنێری ئەوانەی دڵ بەخەمن لە خەم ڕزگاریان کەی عاقبەتی هەموو لایەکمان خێرکەی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون